بەرنامەی تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین. بەناوی خوای بەخشندە و میهرەبان، بینەرانی خۆشەویست، سڵاوتان لەبێت. لە بەرنامەی تەندروستی ئەم جارەمان لە نەخۆشخانەی بەخشین باسێک لە ڕۆڵ و گرنگی پەرستاری ئەکەین لە کاتی داخڵبوونی نەخۆشەکان لە نەخۆشخانە جیاوازەکان، بزانین ئایا لە هەر یەکە لە نەخۆشخانەکان کە بە شێوەیەکی گشتی باسییان ئەکەین پەرستار ڕۆڵی چییە و ئایا تا چەندە گرنگە خزمەتگوزاری پەرستاری بە شێوەیەکی دروست لە کاتی داخڵبوونی نەخۆشەکانە بەجێ بگەێنرێ. وتەیەک هەیە ئەڵێ پەرستاران دڵی نەخۆشخانەکانن. با بزانین ئایا بۆ پەرستاران دڵی نەخۆشخانەکانن. ئێمە هەمومان نەزانین لە پرۆسەی دەستنیشانکردن و چارەسەرکردنی نەخۆشیەکانە تەنها ئەوەندە گرنگ نییە کە پزیشکەکەت ئەدبینێ دەستنیشانی نەخۆشیەکەت بۆکا و داغڵت ئەکا لە نەخۆشخانە لەسەر کۆمەڵێ شێوازی چارەسەر، هەر لە دەرمان تا ڕێگاکانی دیکەی چارەسەر و تا نەشتەرگەری. ئەوەش گرنگە کە دوای ئەوەی کە تۆ لە نەخۆشخانە داغڵەبی و بڕیاری شێوازی چارەسەری بۆ ئیراوە ئایا چۆن و بە شێوازێک لە چه ئاستێکە ئەو پەرستارانەی لە نەخۆشخانەکەن خزمەتت ئەکەن چۆن چارەسەری بۆکەن، چۆن ئەو بڕیار و پلان و چارەسەری کە پزیشکەکە دیاری کردووە جێبەجێ ئەکرێت کە ئەمە بەشێکی زۆر گرنگی باشبوونی سیستەمی تەندروستی و باشبوونی نەخۆشەکەتە. هەمومان نەزانین کۆمەڵەکاری گرنگیان هەیە پەرستاران هەر لە نیشانەکردن و دیاریکردنی نیشانە زیندەگیەکانی نەخۆشەکەت، چاودێریکردنی باری تەندروستی نەخۆشەکەت، ئەوەی کە پێوترێ پەستانی خوێن و پێوانی شەکرە و لێدانی دڵ و ڕێژەی ئۆکسجین، تاوەکو پێدانی دەرمان و وەک ئەڵێ برین پێچی و تەداویکردنی شوێنی برین و سەردانیکردنی نەخۆش و چارەسەرکردنی گازندە سەرەتایەکانی نەخۆشەکان کاتێ لە نەخۆشخانە داغڵ کراون. لە بەرنامەی ئەمڕۆ لە نەخۆشخانەی بەخشین لە قاوش لەگەڵ پەرستارە بەڕێزەکانی ئێرە باسێک لە سیستەمی خزمەتگوزاری پەرستاری نەخۆشخانەی بەخشین بە نمونە ئەکەین لەگەڵمان. بەڵێ خۆشەویستان، ئێستا لە قاوشەکانی نەخۆشخانەی بەخشینین لە قاوشی مانەوەی نەخۆش لەگەڵ بەڕێز کاروان مستەفا، پەرستار و بەرپرسی پەرستارانی قاوشەکانی نەخۆشخانەی بەخشین قسەکەین با تا بزانین ئایا چۆن خزمەتگوزاری پەرستاری لە بەخشین ڕێکخراوە و چۆن پێشکەش بە نەخۆشەکانەکرێت. کاروان، سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ کاکەوژان، بەنای خۆی گەورە. ئەگەر لەوێەوە دەست پێ بکەم، زۆر سپاس. چۆن ئێوە سیستەمی پەرستاریتان لە بەخشینە ڕێکخستووە؟ چەند پەرستارن؟ چۆن خزمەتگوزاری پێشکەش بە نەخۆشەکانەکەن بە شێوەیە کە لە قازانجی باشترکردنی کوالیتی پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان بن؟ لێمە لە نەخۆشخانەی بەخشین لە شاری سلێمانی وەکو قاوشی گەورە ساڵان کۆمەڵێک نێرسی بەڕێزمان هەیە کە هەم لە کچ هەم لە کوڕ، ئەو نەخۆشانەی کە ڕۆکەنە ئێمە بە نیسبەت نەشتەگەری یان دکتۆری باڵتنی ئەیان بینێ، ڕۆکەنە قاوشەکەی ئێمە لێرە ئێمە ئەیان بینین. نێرسە بە ڕێزەکانمان لێرە لە قاتی 5 پرزگەیەکمان هەیە، لەوێ پێشوازی لە نەخۆشەکانەکەن بە شێوەیەکی جوان و ژووریان بۆ دابینەکەن. دواوی کە نەخۆش چوە ژوورەکانیان بەڕاستی نێرسێک لەم نێرسانەی ئێمە دەچن بۆ پێدانی ڕێنمایی و بۆ ئامادەکردنی نەخۆش بۆ نەشتەرگەری. ئیترە و کاتە ئامادەکردنی نەخۆش بۆ نەشتەرگەری بەڕێستانە زانن کە هەندێک تایبەتمەندی خۆی هەیە بەڕاستی. یەکێک لەوانە گۆڕینی جلوبەرگە، یەکێک لەوانەی کە ئەو شتانەی کە پێویستە لا ببرێ بە گیانەوە لا ببرێ بۆ ژووری نەشتەرگەری. هەندێک لە نەخۆشەکانمان پێویستیان بەوەیە کە ئێمە پێش ئەمەلیات ئەنتیبایۆتیکیان بۆ بکەین،
ئێمە ئەو نەخۆشانە بۆیان نەکەین ئەندێ نەخۆشمان هەیە کانولا بۆ هەمووی بڵێ ئەوە کانولا بۆ هەمویان دائەنرێ بەڕاستی چکە لەبەرەوە ئێمە هەندێک جار نەخۆشەکانمان مغەزیان هەیە یان بڵین دەرزی التیهاباتیان بۆکەین پێشوەختە ئەمان ئێمە بە شێوەیەکی زانستی نێرسەکانمان هەموو ئیشێک بۆ نەخۆشەکەن پێشەوەی بچێتە هۆڵی نەشتەرگەری دوای ئەوەی کە دکتۆر ئامادە بوو کاتە ئێمە خۆمان یەکێک لە نێرسە بە ڕێزەکانی خۆمان ئەوەی کە نەخۆشەکەی هەیە نەخۆشەکە ئەبا بۆ هۆڵی نەشتەرگەری و دەوری تەسلیم لەگەڵ جەماعەتی تەخدیرەکە و دەوری ینی نەخۆشەکان ڕادەستەکە زۆر باشەکە کاروان کەواتە وەکو ژمارە ئێوە چەند نێرستان هەیە چۆن ڕێکتان خستو ئایا یەک پەرستار لەم سەری قاوش بە ئەو سەری قاوش هەموو نەخۆشەکان عایدێتی یاخود بە پێی دابشکردنە ئێمە وەکو نەخۆشانی بەخشین لە قاوش گەورە ساڵان کە قاوشەکەی وتمان تایبەتە بە نەشتەرگەری و هەروها نەخۆشەکانی دیکەش داخڵە ئەم بەشی باتنیمان هەیە و هەندێک جار نەخۆشی مێشک و دەماریشمان هەیە ئێمە کە داغڵە بێ لێرە ئێمە لە ڕاستیدا ئەوانەمان هەمووی لە ڕووی زانستی و ڕێک خستووە نێرسەکانی ئێمە وا ڕێکمان خستووە کە هەم لە کوالیتی ئیشەکەمان دانەبەزێ و هەم حسابمان بۆ ماندووبوونی نێرسەکانیشمان کردووە بەڕاستی وا ڕێکمان خستووە کە نێرسەکانی ئێمە هەر نێرسێکی قاوش لە 4 نەخۆش زیاتری پێ نادرێ لەبەرەوەی لە کوالیتی و ماندووتی نەخۆشەکان ینی تۆ تێبگەی و ئەو توانی ئەو ئیشەی کە هەیە بە شێوەیەکی باش پێشکەشی نەخۆشەکان بکری بۆی ئێمە ڕەچاوی ئەوەمان کردووە کە بە شێوەیەکی گشتی ئەم ستانداردیشە کە قاوشە ئەتوانی بۆ 4 نەخۆش یەک نێرس تایبەتە پێیان ئاگای لێیانە هەر لە سەرەتاوە تا کۆتایی نەخۆشەکە لە نەخۆشخانە دەرەچێ کە ئەمە بە دڵنیاییەوە کارێکی زۆر باشە بۆ ئەوەی کە تۆ بە کوالیتێکی بەرزتر چکە لەوانەیە ئەگەر یەک پەرستار یەک نێرس تایبەت بکەی بە 10 نەخۆش هەم فریای نەکەوێ گرفت دروستە بێ بێگومان ئەگەر تۆ نەخۆشی وایە وەزعی زۆر باش نییە بەڕاستی لە قاوشە ئەگەر تۆ 6 نەخۆش بێ بە نێرسێک لە یەک کاتە بەڕاستی هەم لە کوالیتی ئیشەکە دابەزێنی هەم ئەم نێرسەش بەڕاستی زۆر توانای نامێنێت تۆ ئێمە داوامەکانمان لێرە 12 ساعاتیە هەر 12 ساعات و کۆمەڵێک نێرسی بە ڕێزمان هەیە کە هەم کچمان هەیە هەم کوڕیشمان هەیە لە هەموو شانی لە دوو شەفتەکانە و بەڕاستی ئەمە بۆمە ینی لە 24 کاژێر لە خزمەتی نەخۆشەکانین بەڕاستی ئێمە وەکو قاوش و ئەوەی کە بکرێت ئێمە ئیکەین ئینشاءڵڵا بە شێوەیەکی زانستی و پراکتیکی زۆر باشە کاروان ئەو کارانی کە زیاتر بۆ نەخۆشی ئەکەن ئەوەی کە کاری پەرستارە وەکو چاودێریکردنی تەندروستی نەخۆشەکە چین ئێمە ڕۆژانە کۆمەڵی عملیاتمان هەیە لە دوایکە نەشتەرگەری تەواوە بێ و ئێمە نەخۆشەکان لە عملیات وەرەگرین ئەو نێرسە بە ڕێزەی کە ئەو نەخۆشەی لایە کاتێککە نەخۆشەکە دێتە خوارەوانە یە بۆ لای ئێمە بۆ قاوش بە داغڵبوونی چوونەوە ژوورەکەی ئێمە ئەو نێرسە بە ڕێزەی ئێمە ئەچێ بۆ لای ڕێنمایی ئەداتێ سەبارەت بە نەشتەرگەریەکەی ئەگەر هاتوو ئەو کاتە ئێمە لێریا بەنجی عاممان هەیە یانی بەنجمان هەیە ڕێنماییە ئەداتێ بە پێی بەنجەکەی ئەو کاتە دوای ئەوە ئەم نێرسەی ئێمە دێت نیشانە زیندەگیەکانی بۆ کاتکە نەخۆشەکە ئەپێوێ بزانە وەزعی نەخۆشەکە چۆنە باری تەندروستی نەخۆشەکە چۆنە ئەو بەشانی کە ئێمە پەرستارەکەی ئێمە چێ بۆیانەکە لە گرتنی بڵۆت پرێشەر ینی بۆ نمونە ئەستانی خوێنی ئەپێوێ لێدانی دڵی بزانێت چۆنە و ئۆکسسیجینی خوێنی بزانێت چەنە و ئەو هەندێ نەخۆشمان هەیە کە سۆندەی میزانێ بزانن کە ڕێژەی میسکردنیان چۆنە و پلەی گەرمی نەخۆشەکان چۆنە و ئەو نەخۆشانەی کە شەکریان هەیە پلەی پیاوانەی شەکرەکەیان بۆ کرێ بزان ئایا چاچەنێک ئەو کەسەباری تەندروستی چۆنە لە دوای ئەوە ئەمانەی کە هەموو شتەکانمان بۆ کرد ئێمە وەکو پەرستار بۆ نەخۆشەکە یەکە کۆمەڵێک عیلاجیە کە دکتۆرە بە ڕێزەکە وەکو سینەرەکەی بۆی ئەنووسێ ئێمە ئەو کاتە بە پێی ڕێنمایی دکتۆرەکە و بە پێی نووسینی
لەسەر فیلەکەمەوە کاتێ دەستەکەین بە عیلاجەکانی نەخۆش. هەروەها بەشێکی تر لە ئەویش و کارانی کە پەرستار لە قاوش ئێمە ئەیکەین بۆ نەخۆشەکانمان بەپێی پێویستی دانانی سۆڵدەی میزە بۆ هەندێک لە نەخۆشەکان کە پێویستێتی ئێمە بۆی دانین. هەندێک لە نەخۆشەکانمان توانای خواردنیان نییە، ئەو کاتە ئێمە سۆندەی خواردنیان بۆ دائنین. ئێمە لەگەڵەوەی کە بۆ ماوەی 24 کاژێنەوە ینی پەرستارەکانمان چاودێری کردن و نەخۆشەکەن. لێرە پزیشکێکی موقیمی نیشتەجێی خولاومان لەگەڵایە بۆ ماوەی 24 کاژێر، ئەوش لەگەڵ ئێمایە، لەگەڵ ئەوەی کە سینەر سەردانی نەخۆشەکان یەکە. پەرستارەکەی ئێمە لەگەڵ موقیمی قاوش هاوڵی سینەرەکەکەن بۆ لای نەخۆشەکە و ئەو شتانەی کە سینەرەکە ئێمە لەوێ بەڕاستی دوای ئەوە ئەتوانین تۆماری بکەین و لە دوایەوە بۆی ئەنجام بدەین. فەرموو نەخۆشخانەی بەخشینە پیاوەکەم لە بەیانیەوە زۆر چی بکەی؟ خاتون ناونیشانی ماڵتان بڵێ، خاتون ناونیشانی ماڵتان بڵێ، هەر ئێستا تیمێکی تەندروستی بەخشین دەگاتە ماڵتان. نەخوازراوی تەندروستی یان چارەسەرکردنی نەخۆشەکانتان لە ماڵەوە پەیوەندی بکەن بە تیمەکانی فریاکەوتنی تەندروستی نەخۆشخانەی بەخشین. بەڵێ بەڕێزان، ئێستاش لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد جەبار لێپرسراوی قاوشی گەورە ساڵان لە نەخۆشخانەی بەخشین ئەدوێم بابزانین ئایا چۆن ڕێکیان خستووە پێشکەشکردنی خزمەتگوزاریە پەرستاریەکان و سەرپەرشتیکردنی باری تەندروستی و نەخۆشانەی کە لە قاوشەکەیانە. کاک دکتۆر بەخێربێی، سوپاس بۆ ئامادەبوونت. سواس کاک تۆیجان، خۆشحاڵم بەم دیمانەی ئێوە. زۆر سپاس کاک دکتۆر، ئەگەر بە کورتی پێمان بڵێ چۆن ڕێکتان خستووە قاوشەکەتان و کێی لێیە، چۆن سەرپەرشتی نەخۆشەکانەکرێت، چۆن چاودێریانەکرد؟ زۆر باش. تاوان سپاس بۆ بەرنامەکەتان، سپاس بۆ کاتەگەشتان. ئێمە لێرە لە قاوشی گەورە ساڵان، هەڵبەتە پێشوەی باسی قاوشی گەورە ساڵان کەم، ئێمە قاوشی بەشەکانی تریشمان هەیە. قاوشی مناڵانمان هەیە لە نهۆمی سێم، نهۆمی چوارەم و پێنجەم قاوشی گەورە ساڵانە لای ئێمە. بەڵێ، و چاودێری وردیژەوە کە قاوشی تایبەتی خۆیانیان هەیە و شتەکانیان تایبەتن. ئێمە لە قاوشی گەورە ساڵان بە شێوەیەکی 24 کاتژمێری خزمەتگوزاریەکانمان پێشکەشی نەخۆشەکانمانەکەین. لەو کاتانەی کە نەخۆشەکان پێویستیان هەم بە چاودێری پاش نەشتەرگەری هەیە و ئەو نەخۆشانەشی کە بێژگەر نەشتەرگەری بۆ شتی تر ئەمێنەوە، بۆ وێنەی کە نەخۆشەکانی کە کێشەی باڵتنیان هەیە یاخود کێشەیەکی تایبەتی تریان هەیە پێویستیان لەمانەوەی لە قاوشە پێویستە بمێنەوە. ئێمە خزمەتگوزاری پێشکەشی هەردوو لاکەیانەکەین، هەم نەشتەرگەری هەموانەی کە نەشتەرگەری ناکەن. هەوکو پێشتا ئاماژەم پێیان بە شێوەی 24 کاتژمێری خزمەتگوزاریەکانمان پێشکەشەکەین لە ئاستێکی زانستی و کوالیتێکی زۆر باشە. ئەو نێرسانەی کە خزمەتگوزاریەکان پێشکەشەکەن ڕاهێنانیان پێکراوە بۆ نێرسی زانکۆن، لەگەڵەوەشە ناوە بەپی پێویستی هەم لە ڕووی زانستی و هەم لە ڕووی پراکتیکیەوە ڕاهێنانی تازایان پێکرێتەوە. مەبەست لە ڕاهێنانی تازە بەس لە کردنەوە و ئەپدەیتکردنەوەی کردنەوە و ئەپدەیتکردنەوەی خولە بۆیان، چکە ئەومان لە یاد نەچێت و کاتێکە لە کۆلێژ تەواوە بین هەموو زانیارانمان لە یادگایە نامێنێتەوە، پێویستمان بۆیە کە ئەپدەیت و ڕەفرێشی کەینەوە. بۆ مەبەستە ئێمە لەگەڵ بەشی توێژینەوەی و لەگەڵ سەنتەری توێژینەوە ڕاهێنانی بەخشینە هەوڵی ئەوەمان ناوە و ینی کردارەکانمان خسۆتە باری جێبەجێکردنەوە. لەواتە بۆ ئەوەی نەرسەکان بە بەردەوامی ڕاهێنان بۆ بکرێت بە شێوەیەکی گشتی زانیاریەکانیان ئەپدەیت بکرێتەوە و بە شێوەیەکی تایبەتیش ئەوەی کە زیاتر کاریانە لێرە. بەڵێ، ئەوەی کە زیاتر کاریانە لێرە، چکە بۆ نمونە و ئەپدەیتکردنەوەی زانیاریە لە پەرستارێکی قاوشی گەورە ساڵان جیاوازە لەوەی کە یەکێک لە چاودێری وەردەوام بکات. بۆ نمونە ئەوە لە ڕووی زانستیەوە. لە پاش ئەوەش لە قاوشەکانمانە ئەو خزمەتگوزاریان کە پێویستە بۆ نەخۆشەکان پێشکەشیەکەین. زۆر باشە. وەکو کاک دکتۆر، وەکو ژمارە، وەکو کات بە شێوەیەکتان لێ کردووە کە ئەم پەرستارە توانا وزەی هەبێ کە ئەو کاتەی لە ئەسنای دەوامایە ئەوەی نەخۆش پێویستێتی، ئەوەی پزیشکی نەخۆشەکە پێویستێتی بۆ نەخۆشەکەی بکە؟ بەڵێ، تامان دەستخۆشی لە ستافی پێشووتر کە پێشتر لە جێی من بوون
ئەوان هەنگاوی زۆر باشیاننا ئێمەش درێژە پێدەری هەنگاوەکانی ئەوانین و ینی بە ئەبدەیتێکی تازەترەوە ئەوەنەی لە توانامان نابێت ئەو کێشانەی کە بۆ نێرسەکان دروستە بوون لە ئۆڤەرلاپی داوامەکانیان یانەوە تا کە داوامێک لە حەدی خۆیان زیاتر بکەن چکە خۆ لە ئەخیرە ئێمە ئینسانین پێویستە کاتێکی محدود داوام بکەین بووی کە هەڵەی پزیشکی ڕوونایەت دەستکاری کاتەکانیانوان بۆ کردوون و داوامەکانیانوان بۆ ڕێخستونەتەوە بۆی بتوانن دەرهەق بە کاتەکەی خۆیان خزمەتگوزارەکان پێشکەش بکەن و هەڵە ڕوونایەت. واتە بۆ ئەوەی پەرسارێک هیچ نەبێ 12 کاتژمێر زیاتر بەسەرێکەوە دەوام نەکات زیاتر واتە ڕێگە پێدراو نیە ئەگەر شەو خەفەر بوو بێ و ئەمڕۆ دووبارە نەخەرەوە ڕێگە پێدراو نیە لە ئێمە چکە ئەو کاتە مەحدودەی کە بۆمان داناوە پێشتر داوامەکان بۆ نمونە 8 کاتژمێری بوون ئێستا کە بوون بە 12 کاتژمێری لە دوای ئەوە هەڵە ڕوایات ئەو کەسە ناتوانێت تەواو فۆکەسی لەسەر ئیشەکەی بێت. جوانە باشە دکتۆر محەممەد وەکو کە شێوازی کارکردن لەسەر چ بنەمایەک کارەکەن بەدڵنیاییەوە هەر نەخۆشێک پزیشکێکی پسپۆری تایبەت بە خۆی هەیە وایە کەی دیکەی لێ لە قاوش کە سەرپەرشتێکی زانستی کارەکەن وەکو ئەو کەسانی کە ئەندامانی بەرپرسیانن لە قاوش من خۆم لێرە بەرپرسی قاوشم لە دوای ئەوە هێد نەرسێکمان هەیە هێد نەرسەکە بەرپرسی عامی نەرسەکانە و هەر یەکێکیش لەو گروپانەی کە لە داوامان تیم لیدەرێکیان هەیە ئەو تیم لیدەرە بەرپرسە لەوەی کە کارە کارگێڕەکان ڕێک بخاتەوە لەگەڵ کارە زانستیەکانیش لەو کاتێک کە ئێمە لێرە موجود نین بەڵام تابعی کارەکان بکات لە ڕوانگەی پزیشکی نیشتەجێ و پزیشکی نیشتەجێی خولاومان هەیە ئەم پزیشکی نیشتەجێی خولاو هەم پزیشکی پلەبەند بە شێوەیەکی 24 کاتژمێری لە داوامان ئەوان بەرپرسی فەرمانە عیلمیەکانن کە پێویستە لەگەڵ دکتۆرە هەماهەنگ بن لەگەڵیا هەر پزیشکێکی پسپۆر ئەگەر نەشتەرگەری هەبێت یاخود نەشتەرگەری نەبێت کە نەخۆشەکەی داغڵەکات ئێمە ئەو ڕێکارە پێویستیانەی بۆ ئۆکەین هەم لە دروستکردنی فایل ئەگەر نەشتەرگەری بکا لە ئامادەکردنی بۆ عملیات ئەگەر نەشتەرگەری نەکات لەو دەرمانانی کە پێویستین و متابعە و فۆڵۆوە پشتێتی لە قاوشە بە شێوەیەکی 24 کاتژمێری لە کۆنتاکتان لەگەڵ ئەگەر هەر گۆڕانکاریی پێویست بوو لەو دەرمانانی کە پێویستێتی ویان هەر زانیاریە کە بە نەخۆشەکە بوتێت ڕاستەخۆ پزیشکەکە بە شێوەیەکی 24 کاتژمێری لە داوامەوە بە نەخۆشەکەیەوە. زۆر باشە دکتۆر محەممەد لە کۆتایی قسەکانە ئەمێ بپرسم تا چەندە وەک چۆن ئێمە گرنگە بەلامانەوە کاتێک پزیشکێک بە دروستی نەخۆشەکە دەستنیشان بکا و داخلی نەخۆشخانەی بکا و پلانی چارەسەری بۆ دابنێ تا چەندە گرنگە و پلانە چارەسەری لە ڕێگەی پەرستارەکانەوە بە گرنگ بڕاتە جێگەی خۆی وەک وتەیەک هەیە ئەڵێ پەرستاران دڵی نەخۆشخانەکانن ئەمە قسەیەکمان بۆ بکەی لەسەری تا چەندە گرنگە خزمەتگوزاری پەرستاری بە شوێکی دروست و زانستی و بۆچی گرنگە؟ من لەوە زۆر لەگەڵ تا هاوڕام و پێویستە پەرستار بکرێتە سەنتەری ئیشەکەەوە ئەوەمان لە یاد نەچێت پزیشکێکی پسپۆر نەخۆشەکە دەستنیشانەکات پزیشکێکی نیشتەجێی خولاویان پزیشکێکی پلەبەند بەرپرسە لە بابەتی زانستی و نیشانە زیندەگیەکانی نەخۆشەکە ئەوەی کە لە ئێمە زیاتر کۆنتاکتی ڕاستەخۆی لەگەڵ نەخۆشەکە هەیە نێرسەکانمانن ئەگەر ئێمە بتوانین ئیش لەسەرەوە بکەین کە نێرسەکان ئەو کوالیتی خزمەتگوزاری کە پێشکەشیەکەن لە ئاستی زانستیە بێت کە ئێستا لە دنیای ئەم ڕۆماندا هەیە ئەبدەیت بن لەگەڵ ئەوەشە لە ڕووی مادی و پێداویستیەکانیانەوە هەموو شتێکیان بۆ دابین بکرێ و دڵخۆش بن و لەو ئینڤایرۆمنتەی کە داوامی تیاکەن خوشکبرانە گرفتیان نەبێت ئەوە قەناعەتم وایە چەندێک دەستنیشانکردنی نەخۆشیەکە پێویستە ئەوەنەش ئەو شتە گرنگە کە ئەو کۆنتاکت ڕاستەوخۆی کە لە بینی نەخۆشەکە و نێرسەکانە هەن بیرمان نەچێت ئەوان زۆر جار ئێمە ئاگادارەکەنەوە کە نیشانە زیندگی فڵانە نەخۆش تێگەچێت یان شتێکی تایبەتمان پێڵەن کە ئێمە وەکو پزیشک لەو دەقای لە لای نەخۆشەکانی نایزانین بەڵام ئەوان یان کۆنتاکت ڕاستەوخۆیان هەیە لەگەڵ ئەوە بەدڵنیایەوە کاک زۆر خۆت ئەزانی بەشێکی نەخۆش کاتێ داغڵە بێت لە نەخۆشخانە چەندە بەلایەوە گرنگە ئەو دەرمانە وەرئەگرێ ئەوەندەش تەعامل و قسەکردنی هەڵس و کەوتی دەوروبەرەکەی ئەو کارمەندە پزیشکانەی کە تر لە پزیشکەوە هەتا هەمووی ئەو نەی بەلاوە گرنگە کار لەسەر ئەمە کراوە لە بەخشین بەڵێ بەدڵنیایەوە سوپاس ینی بۆ ئیدارە و بۆ جەماعەت کە دایمە پاڵپشتیمان بوون هەوڵی بەردەوامی زۆر باشیان ناوە و ئێستاش لە هەوڵی بەردەوامان کە خزمەتگوزارەکان باشتر بکرێت ئەوەمان بیر نەچێت لە کۆتایی ئەگەر ئەو کەسەی کەیەتە ئێرە وەکو کارمەندێ وەکو نێرسێکە داوام لە لای ئێمە کات ئەگەر مرتاح نەبێت لەگەڵ ئەو ئینڤایرۆمنتەی دەوروبەری لەگەڵ ئەو شێوازی بەڕێوەبردنەی کە لە نەخۆشخانەکە هەیە لێت ناشارمەوە وازێنێت ناتوانێت بەردەوام بێت چکە خۆ لە کۆتاییام کەسە ڕاستە بۆ دەرامەتی ژیانی ئیش لێرەکات بەڵام خۆ سومعەتی خۆی و ئەو مرتاحی کە لە داوامە ئەبینێ زۆر گرنگترە لەو بابەتە لەو بابەتە مادی کە بەدوایە دەڕێت. زۆر باشە بەڕێز دکتۆر محەممەد جەبار بەرپرسی قاوشی گەورە ساڵان لە نەخۆشخانەی بەخشین سپاس بە ئامادەبوون. سپاس بۆیەوەش سپاس بۆ کاتەکەتان.
خۆشەویستان لە پاشکۆی بەرنامەی تەندروستی ئەم جارەیان زانیاریەکی زۆر کورتان پێڵێم کە بەداخەوە ئێمە ڕۆژانە زۆر ڕوبەڕووی ئەبنەوە بۆ ئەوەی ئێوە ئاگادار بن. زۆر کەس کاتێ ئەوانەی کە دێنە لای پزیشک و دەرمانیان بۆ نووسین ئەڵێ من معیدەم باش نییە، ئەڵێ من بە دەرمان معیدەم دێشێ یا پێشووتر قورحی معیدەم هەبووە، معیدەم برینی هەیە، معیدە تێکچوونم هەیە، دڵم تێکە، هەموو ئەم بابەتانەی کە پەیوەندیان بە گرفتەکانی معیدەوە هەیە گەدە باز لەوە ئەکەن ئێمە حەبمان ناوێ دەرزیمان بۆ بنووسە چونکە من معیدەم باش نییە. سەرەتا پێویستە بزانین کاتی ئەوترێ کەسێک گەدەی باش نییە ئەمە زۆر شت ئەگرێتەوە لە ڕووی زانستیەوە بەکارنەهێنان و قەدەخەکردنی هەندێک دەرمان کە بۆ گەدە قورسە شتی تایبەتی هەیە، نەک تەنها ئەوەی کە تۆ گەدەت باش نەبێ یا جارجار معیدەت ئازاری هەبوو بێ یاخود هەندێک جار بە هەندێک خواردن و هەندێک حەب معیدەت تۆزێ ئازاری هەبێ ئیدی ئەمە ببێتە هۆی ئەوەی کە تۆ ئەو دەرمانانە هەمووی قەدەغە بکەیت و بڵێ لەبەرەوەی من گەدەم باش نییە. قەدەغەکردنی دەرمان بەکارنەهێنانی دەرمان بە بیانووی باش نەبوونی گەدە گرفتی گەدەوە بابەتێکی زانستیە، بە ئاسانی قەدەغە ناکرێ. بۆ نمونە هەندێک دەرمانمان هەیە کە قورسن لەسەر گەدەوەک ئێن سەیدەکان ئەمانە ناوترێت هەر کەس گەدەی باش نەبوو نابێ هەربیخوا، ئەمانە ئەگەر پێویست بوون چەند خاڵێکی تایبەت هەیە کە تێیاندا نەخۆش بە هیچ شێوەیە نابێ وەریگرێ. ئەویش یەکێک لەوانە ئەڵێ ئەکتیڤ ئەڵسەر بلیدین، یعنی چی؟ یعنی ئەگەر گرفتی گەدەشی هەبوو لەگەڵ یا برینەکە چالاک بوو و خوێنی هەبوو، نەک ئەوەی کە تۆ ساڵێ پێش ئێستا گەدەت ئازاری هەبووە بڵێ من لەبەرەوەی گەدەم باشنی نابێم دەرمانانە وەربگرم. تەمەەن و دەرمانانی کە باسم کردن سیرۆیدەڵەکان بەکارنەهێنانی دیکان هەیە، بەڵام ئێستا باسەکەم لەسەر ئەوە نییە. بە کورتی پێویستە گرفتی گەدەکەت گرفتێک بێ کە پزیشکەکەت پێت بڵێ لەو کاتەیە بۆ دنیا و دەرمانانە وەربگری. ئەمە لە هەمووی گرنگتر کە پێویستە لێرەیە باسی بکەم، هەندێک کەس زۆرینی هاوڵاتیان وا تێگەشتون کە ئەگەر گەدەم باش نەبوو نابێ حەب وەربگرم بەڵام قەینا دەرزی وەربگرم. ئەمە تێگەشتێکی زۆر هەڵەیە. خراپی دەرمانەکان لەسەر گەدە پەیوەندی بەوە نییە کە تۆ بە حەب وەریەگری یا بە دەرزی وەریەگری یا چۆن، پەیوەندی بە زیاتر پەیوەندی بە خودی دەرمانەکەەوە هەیە، بە پێکهاتی دەرمانەکەەوە هەیە کە تشێتی گەدە یا زیادەکە یا بە ڕێگایەکی دیکە کاریگەری لەسەر گەدە دروستەکە ئەبێتە هۆی ئەوەی کە ئەگەر بۆ نمونە تۆ برینی گەدەت هەبێ خراپتری بکە یاخود برینی گەدەت بۆ دروست بکە، پەیوەندی بە پێکهاتی دەرمانەوە هەیە، نەک ئەوەی کە واتە چی تێدایە، نەک ئەوەی کە حەبە یا شروبە یا دەرزیە. هەندێک کەس پێیان وایە ئەگەر ئەو حەبە بۆ معیدەی خراپە بیکا بە شروب یا بیکا بە دەرزی خراپ نابێ. خۆشەویستان ئازاردانی گەدە لە ڕێگەی ئەوە نییە کە حەبێکی ڕقەچێتە گەدەتەوە گەدەت ئازارە، لە ڕێگەی ئەو دەرمانەیە کە تۆ بەکاری ئەهێنی پێکهاتی دەرمانەکە چی تێدایە ئەوە گرنگە کە زیان بە گەدە دەکەێنێ. بۆ نمونە هەمانە ئەڵێ من دەرزی بەکارێنم بۆ مەکە بە حەب گەدەم خراپە، بەڵام دەرزیمان هەیە دە ئەوەنەی حەبی دیکە زیان بە گەدە ئەگەێنێت. تۆ دەرزیە بەکان و لا وەریەگری یا دەرزیە لە ڕێگەی بە شێوازێکی دیکە وەریەگری، یعنی نایشی خۆیت بەڵام زیانە بۆ گەدەت چونکە مادەکەی بەو شێوەیە کە زیان بە گەدەت ئەگەێنێ. ئەسڵەن هەندێک جار ئێمە دەرمانی گەدە بۆ برینی گەدە بۆ ئەوانەی کە گەدەیان کێشەی هەیە برینیان هەیە بە شێوەی حەب ئەنووسین، واتە خۆی حەبە دەرمانەکە. کەپسولە بۆ نمونە، ئەم کەپسولە وەرەگری بەڵام کاچێتە ناوە تشێتی گەدەت کەمەکاتەوە و برینی گەدەت چاکەکاتەوە یاخود کێشەکانی گەدەت کەمەکاتەوە. بۆیە ئاگادار بن کاتی ئەڵەی گەدەم کێشەی هەیە مانای لەوە نیە تۆ ناتوانانی حەب وەربگری بەڵام بتوانانی دەرزی وەربگری. بە پێچەوانەوە دەرزی ڤۆڵتارینمان هەیە بە نمونە دە ئەوەندەی هەندێک حەبی دیکە لەسەر گەدە قورسە، بۆیە لە هەموو کاتێکە چاوەڕێ ڕێنمایی پزیشکەکەت بە. خۆشەویستان بەرنامەی تەندروستی ئەم جارەمان کۆتایی پێهات تا بەرنامەیەکی دیکە تەندروست بن.